تورکەکان زۆر بە دڕندەیی معامەڵە لەگەڵ کوردەکان ناکەن. بەشی زۆری جوگرافیای کوردستان کە ئەو کاتە لە ئازەربایجانەوە بگرە تاکۆگێتە سەروتر دیاربەکر و مەیانفارقین و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کۆڕێکی ڕۆشنبیری بۆ نووسەر دکتۆر مەجید ساڵح ساز کرد سەبارەت بە ناساندنی نوێترین کتێبی نووسەر دەربارەی سوڵتان سەلاحەددینی ئەیوبی و پرسی کوردبوون. سەرەتای کۆڕەکە بە باسکردنی کورتەیەک لە ژیانی سەلاحەددینی ئەیوبی دەستی پێ کرد. باسی ڕۆڵی ئەو سەرکردەیە کرا لە ڕێخستنەوەی هەموو هۆزە کوردیەکان لە ژێر یەک چەتردا کە پێشتر هەرێکیان بۆ خۆیان خاوەن بڕیار بوون و دانیان بە ئەوی تردا نەدەنا، بەڵام سەلاحەددینی ئەیوبی لە ژێر دەوڵەتی ئەیوبی هەمویانی کۆ کردەوە. باسی ئەوەش کرا کە ئەوەی سەلاحەددینی ئەیوبی لە سەرکردەکانی تری ئەو کاتە جیا کردوێتەوە وای کردووە کە زۆربەی وڵاتەکان بیکەن بەهین خۆیان ئەو میهرەبانی و زیرەکی ئەو کەسایەتیە بووە کاتێ خاش دروشمەکان قودس دەگرن هەرچی لە ناویدایە دەیکوژنەوە ڕەحم بە هیچ کەس ناکەن، بەڵام کاتێ سەلاحەددینی ئەیوبی قودس ڕزگار دەکات دەست لە هیچ کەسێک نادات و هیچ کەسێک ناکوژێت، جوولەکە و مەسیحەکان ئازاد دەکات لەوەی کە بچنەوە ناوچەکانی خۆیان و ئەو مامەڵە جوانەی سەلاحەددینی ئەیوبی وای کرد تورک و عارەب و تەنانەت فەڕەنسیەکانیش ئاواتە خواز بن کە یەکێک بووایە لە نەتەوەی ئەوان. هاوکات هەموو ئاینە جیاوازەکانی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە و بەبێ ئەوەی هیچ کامیان ئەوی تر بچەوسێنێتەوە. دواتر بە گفتوگۆکردنی نووسەر لەگەڵ ئامادەبووان کۆتایی بە کۆڕەکە هات و بە ئیمزای نووسەر کتێب بەسەر ئامادەبووانە دابشکرا. ڕێکخراوی ڕۆشنبیران هەمیشە هەوڵی داوە بە شێوەیەکی دروست کار و چالاکیە ئەدەبی هونەری و ڕۆشنبیرەکان پێش بخا و بتوانێت خزمەتێکی بچوو بە پەنابەران و بە ڕەوەندی کوردی بکەین لە دەرەوەی وڵات و لە هەمان کاتیشدا لە کوردستانیش خزمەتێکی زۆری بە خەڵکی کوردستان گەیاندەوە و پەیامی ڕۆشنبیری بگەێنین و بتوانین درێژە بە کار و چالاکی هونەریەکان بدەین. مێژوو ڕەنگە پێناسەیەکی دیاریکراوی نەبێ، هێندەیە ئەوەندەی ڕوانینێکی ئێستاییە بۆ ڕووداوانە بەو چاوەی کە ئێمە ئێستا پێویستمانە سەیری ڕابردووی پێ بکەین. یەکێک لەو قسانەی کە لەسەر مێژووە کرێ ڕەنگە لە لای من ئەو قسەیە بێ کە ئەنەسی کوڕی مالیکی کات کاتێک ئەنەس لە سەردەمی محەممەدا کە زۆر گەنجە سەردەمانێکی زۆری پێچێ هەتا کۆتایەکانی ژیانی ڕەنگە 100 ساڵێکی تەمەند بکات ئەڵێت کاتێک کە خەڵکە بینێ لە مەکە و مەدینە و شوێنانی تر نوێژەکەنڵێم نوێژەیەوەی کەن هیچ کام لەو نوێژانە ناچێت کە ئێمە لە سەردەمی پێغەمبەر ئامان کرد. ئەگەر پێغەمبەرەوەی ببینیا بۆ شێوە نوێژەکەن دارێکی لێ هەڵەگرتن و ڕاویەنان هەروکوی کە کەرەکێویەک ڕاوبنێ هەر بەو لەفزەیەڵێت بۆ مانایی لەکەڵ تێپەڕبوونی کاتە مرۆڤ چاوەڕوانی بۆ ڕووداوەکانە گۆڕێ بە شێوازێکی تر ئەزمونیانەکە کە بە هیچ جۆرە لەو ڕووداوانی پێشووتر ناچن. و ئەمە زۆرە خەیانێتە تاکو سەلاحەدین بنەماڵی سەلاحەدین دەرەکەوێت و من لە کتێبەکەمان من نامێت ناوەڕۆکی کتێبەکەتان بۆ باسکەم. بنەماڵی سەلاحەدین لە ئەساسە بە گوێرەی مێژونووسە ئیسلامیەکان و مێژونووسانی تر باسیەوەکەن کە ئەمانە لە شازادە کوردەکانن کە گەڕێنەوە بۆ سەردەمی میدیەکان. جارێ سەرنجدان لەسەر هەر سەرکردەیەکی مێژووی بابەتێکە و بابەتێکی ئەکادیمیەکرێ زۆر سوود بەخش بێت، بەڵام من سەلاحەدین وەک سەرکردەیەکی مێژووی کە لە ناو دنیایەک ململانێدا بووە، لە ناو دنیایەک جەنگ و شەڕدا بووە، من هیچ گوێم لە ڕخنەیەک نەبوو لە سەلاحەدین. ئەرێ سەلاحەدین هیچ شایستەیەوە نییە ئینسان ڕخنەی لێ بگرێت، یعنی سەلاحەدین بەس چاکەی هەیە مادام ئێوە ئەو دیوەتان باز نەکرد. من حەزەکەم چەند بۆ دەوڵەمەندکردنی باسەکەش ئەوە وکردنەوەی دەواازەیەەکە هەندێک دیوێک باسکەم کە من بەڕێی من ئەکرێ گۆشەنیگایکی نێگەتیڤ بێت، هەم لەسەر شخصیەتی سەلاحەدین هەم لەسەر ئەو ڕخنە ڕەوایەش کە ئەڵەن سەلاحەدینیی بۆ کوور نەکردووە. ئەم قسەیەکی سادە دیارە بەڵام معنایکی قوڵشی هەیە، هەر ئەوە بەبێ بنەمانیە. ئایا تۆ لە ئاستی تاک بەرهەمی چەندین کاژێرت ئەو کتێبەیە، بەڵام لە ئاستی گشتیە سنتەرێکی توێژینەوە لێکۆڵینەوە لە کوردستان هەیە کە باز لە کوردبوونی سەلاحەدینی ئەیوبی بکە وەک چۆن تورکەکان عەرەبەکان سەلاحەدینی ئەیوبی بەی خۆیان نەزان، وەکو چۆن ئێستا ئێمە نەمانزانی کە کاوەی ئاسنگەر کووردە یاخود زوحاک کووردە.